ئەمڕۆ باسی پەتای وەرزیەکەین نیشانەکانی چییە لە ماڵەوە چی بکەین چی بخۆین ئەو کاتی کە تووشی ئەم پەتایە میوانداری بەڕێز پرۆفیسۆر دکتۆر محەممەد عومەرم کردووە دکتۆر بە خێراتی بانیت باش بەیانتان باش سپاس بۆ بەڕێزت خۆش بالەوە دەست پێ بکەین پەتای وەرزی و ئەنفلۆنزا جیاوازیان چی و نیشانەکانیان چی بەڵێ زۆر سپاس بەیانی بینەرانی خۆشەویستی کورسات باش ئەمانە چەند تێرمێکن چەند وشەیەکن بەکارهێنرێن بە شێوازی جیاواز ئەوەی زیاتر بەکارهێنرێ لەم وەرزەیە کە خەڵک تووشی ئەم پەتایە بێ پێڵن پەتای وەرزی بە ئەنگلیزی شەر پێڵن سیزنەڵ فلو بەڵام بێگومان هۆکارەکانی جیاوازە یعنی ژمارەیەک ڤایرۆسەیە کە لەوانەیە نیشانەکانمان باتێ هەندێک جار لە یەکەچن بەڵام زۆرترینیان بەهۆی ڤایرۆسی ئەنفلۆنزاوەیە بۆیە زۆرتر خەڵکی ئەو شەیە بەکارهێنرێ کاڵێت چیتی تەنانەت دکتۆرەکانیش پێڵێ ئەنفلۆنزایەتی بۆیە ئەو تێرمە ئەو شێ بەکارهێنرێ وەکو وەزانین ئەنفلۆنزا نەخۆشیشی ڤایرۆسیە درمیە و لە جیهانە زۆر بڵاوە لە هەموو تەمەنێکا ڕۆیە لە ژن و لە پیاو لە مناڵان لە گەورە و ئەم ڤایرۆسە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتا مێژوویەکەی زۆر کۆنە یعنی لە نووسراوەکانی ئەبوقراط پێش 500 ساڵ پێش زاین وەصفی کردووە کە چۆن لە یۆنان نەخۆشیەک وە بەم نیشانانە بڵاو بۆتەوە بۆ دوورگەکانی چواردەوری ینی وەکو کۆنی زۆر کۆنە بەس ئەوەی وەکو دۆکمنت باس کرابێت ئەگەڕێتەوە بۆ زیاتر لە نزیکەی 500 ساڵ لەمەوە پێش لە وڵاتی ئیتالیا کە پەتایەک ڕوویاوە ئەو وەختە نەیانزانی و ڤایرۆسیە و بەکتریا و ئەم شتانە وتوانە ئەمە تەئسیری ئەستێرەکانە بۆیە ڕێک نەخۆشیەکان دۆکمنت کردو بە ئینفلوەنس ئۆف ستار ئەم وشەی ئینفلوەنزە بۆ بە ئینفلوەنزا کەواتە وشەی ترێرمی ئینفلوەنزاکە لە ئینفلوەنسی کاریگەری ئەستێرەکانەوە هاتووە تا دوای زانراوە ئەمە ڤایرۆسیە زۆر باشە کەواتە دکتۆرە ئێمە ئێستا راپۆرتێکی تایبەتمان هەیە لەسەر نیشانەکانی پەتای وەرزی بە یەکەوەی بینین و بینەرانی خۆشەویست ئەوانەی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لەگەڵمانن با نەڕۆن چکە دوای ئەوە پرسیارەکانتان لە کۆمنت بنووسن بۆمان و منیش وەڵامی پێویستان بۆ وەرەگرم ئاشکرایە لەگەڵ هاتنی وەرزی سەرما و دەستپێکردنی سەرما و سۆڵا دەست بەجێ خەڵکی با دەستگرفتێکەوە دەناڵێنن کە پێی دەوترێت پەتای وەرزی ئەنفلۆنزا یاخود پەتای وەرزی یەکێکە لەو نەخۆشیە گوازراوانەی کا لە نێو خەڵکیدا با چەند شێوازێک بەدی دەکرێت خۆشیەکە دەکرێت لە کەسێکی توشبووە بگوازرێتەوە بۆ کەسێکی تر و تووشی بکات بەگشتی پەتای وەرزی باهۆی چەند ڤایرۆسێکەوە ڕوودەدات و دروست دەبێت گەرچی لە هەموو کاتەکاندا ئەگەری توشبوون هەیە با زۆری لە وەرزە ساردەکاندا و باهۆی دابەزینی پلەکانی گەرماوە مرۆڤ تووشی ئەم نەخۆشیە دەبێت ڤایرۆسەکانی ئەنفلۆنزای وەرزی چەند جۆرێکیان هەیە و با زۆری لە ڕێگەی هەواوە یاخود بەرکەوتنی ڕاستەوخۆوە دەگوازرێنەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بەگشتی لە هەموو کەس و تەمەنێکدا ئەم نەخۆشی ئەگەری ڕوودانی هەیە بەڵام منداڵان و کەسانی بە ساڵات و زیاتر توش دەبن و ئەو کەسانەش کە بەرگری لەشیان لاوازە بە هەمان شێوە زووتر توش دەبن نیشانەکانی توشبوون بە پەتای وەرزی لە چەند جۆرێک خۆی دەبینێتەوە کە بەبێ حاڵەتی توشبوونی کەسەکە دەگۆڕێت هەروەها لەبەرەوەی ئەم نەخۆشیە بە گشتی کار لەسەر جەستە دەکات بۆیە کەسی توشبوو هەست بە نەخۆشی و ماندوێتی بێزاری دەکات بەگشتیش نیشانەکان بریتین لە هەستکردن بە سەرما توشبوون بە پەتا و بەرزبوونەوەی پلەی گەرمی لەش هەستکردن بە ئازار لە ماسوولکەکان و توشبوون بە سەر ئێشە هەستکردن بە ماندوێتی و لاوازی و توشبوون بە کۆکە و توشبوون بە هەوکردنی قوڕ و لوتگیران و توشبوون بە دڵتێکچوون و ڕشانەوە و چەندانی تر وەکەمیشا دکتۆرەکان ئاماژەی پێ دەکەن خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن ئەماش دەتوانین بڵین گونجاوە بۆ ئەم نەخۆشیە لە کاتێکدا خەڵکی با خۆپارێزی دەتوانێت بەرگری لە توشبوون لەم نەخۆشیە بکات لە ئەگەری توشبوون بە پەتای وەرزی ئەوە دەرمانە پزیشکیەکان و پشودان و چەندین خواردن و خواردنەوەی گەرم ڕەنگە ببێتە هۆی باشترکردنی کەسی توشبوو
بینەرانی خۆشەویست وەکو ئاماژەم پێکردبوو لە ڕۆی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەوانەی کە ئێستا بینەرمانن ئەتوانن پرسیارەکانیان لەسەر پەتای وەرزی چارەسەرەکان نیشانەکان ماکەکان بنووسن و منیش لە ڕێی میوانەکەمەوە وەڵامی پێویستان بۆ وەرەگرم. دکتۆر ئێمە دوو جۆر خەڵکمان هەیە، یەکیشیان ئەوانەی کە زۆر ئەترسن لەگەڵ نیشانێکی زۆر کەما ڕاستەخۆستن و نەخۆشخانە و کلینیکەکان، هەندێکیشیان ڕەنگە کەمێک پشتگوێی بخەن ئەگەر نیشانەکانیشیان خۆرز بێ. ئێمە چی بکەین؟ ئەوەی کە ئینفلۆنزاگرێ، ئەوەی پەتای وەرزیەگرێت لە چ نیشانەیەکە سەردانی پزیشکەکە جارێ بالەوە دەست پێ بکەین، دواتر باسی ئەوژەکەین کە لە ماڵەوە چی بکە. وەکو لە راپۆرتەکە گوێبیست بووین هەمومان بینیمان نیشانەکان ئەم ڤایرۆسە دەست پێەکە لە دوای ئەوەی ئەم ڤایرۆسە چێتە لەشمانە و لە ماوەی 1 بۆ 4 ڕۆژە، ئەوەی کە ئێمە لە پزیشکیا پێڵێن ماوەی کڕکەوتن فترة الحەضانە، یعنی کە ڤایرۆسەکە ئەو کەسەوەری ئەگرێ بێگومان لە ڕێگەی کۆندامی هەناسەوە لە ڕێگەی کەسێکی توش بووەوە کە لە ڕێگەی کۆکە و پژمینەوە زۆر بڵاوە بێتەوە، هەروەکەوەی کە بینیمان لە کۆڤیدە لە کۆرۆنایە بڵاوە بێتوانێ دوای 1-2 ڕۆژ نیشانەکان دەرەکەوێت. سەرەتا بە تا دەست پێەکە لە پڕ یان کەسەکە جاریواڵێ شەو نووسم عیب نەبوو بەیانی ئێستام تام هەبوو تایە لەگەڵ یا سەرێشەی ئەبێت گیانی ئێشێت بێهێزە بێت هەست بە ناڕەحەتی ئەکا لە قورژیان ماسولکە و جونگەکانی ئێشێ، هەندێک جاریش لوتی ئەگیرێ و لوتی تەڕە. زۆربەی خەڵک ئەتوانی بڵێ لە 9.9 خەڵک لە ماوەی هەفتەیەکە تەنها بە هەندێک شتی سادەی وەکو ئیسراحەت و خواردنەوەی شلەمەنی و لەوانەیە هەندێک جار پێویست بکات حەبێک وەرگێ بۆ تاو سەرێشکێ وەکو پاراستۆڵ زۆربەی چاگە بێتەوە. ئەو کەسانی مەترسیان لەسرە و نەخۆشیەکە جاری وایە زیاتر ئەمێنێتەوە لە هەفتەیەک، هەندێک کەس بینین ئەڵێ دکتۆر 2 هەفتەیەم کۆکێم لێ نابێتەوە، یان ماکەکان ڕوئەیە چییە؟ ڤایرۆسەکە سەرەتا خۆی تەنها تووشی هەوکردنی کۆندامی هەناسەی بەشی سەرەوە بێ، ینی نەخۆشکن لە لوت و قورگ و قورقڕاگەیە هەست بە ناڕەحەتیەکە. ئەمە عادەتەن 5 ڕۆژ بۆ 7 ڕۆژ زیاتر ناخایەنێ کە وتمان زۆربەی زۆری حاڵەتەکانن، بەڵام لە ژمارەیەکی زۆر کەم لە خەڵکە کە لەوانێت لە 2 بۆ 3 کەسەکان بێت تۆزە قورز ئەیگرن. چێن ئەو کەسانی کە قورز ئەیگرن ئەوانن کە لە مناڵانە تەمەنیان لە خوار 5 ساڵەوەیە، یان لە 5 مانگ بۆ 5 ساڵ، یان تەمەنیان سەر و 65 ساڵە، یان ئافرەتی دووجان، یان ئەو کەسانەی کەوە نەخۆشیەکی وەکو شێرپەنجەیان هەیە دەرمانی کیمیاوی وەرەگرن، دەرمانی کۆرتیزۆن وەرەگرن بۆ چارەسەری نەخۆشیەک، یان نەخۆشیەکی درێژخایەنیان هەیە کە بە تایبەتیوانی نەخۆشی دڵ، نەخۆشی درێژخانی سیەکان وەکوانێ ڕەبوو یان هەوکردنی درێژخانی سیەکانیان هەیە، یان نەخۆشی شەکری هەیە کۆنتترۆڵ نەکراوە. ئەم کەسانە لەوانەیە قورستر بیگرن، نیشانەکانیان قورسترە، کۆکەکە زۆرترە مێنێتەوە و هەندێک جار هەوکردنەکەدا ئەبەزێ بۆ سیەکان، ئەوەی کە پێڵێن نیمۆنیا، واتە هەوکردنی سیەکان ڕوئەیە. لەم حاڵەتەیە و کەسانە هەندێک جار ناڕەحەت دەبن، هەناسیان تۆڭە بێت، ئۆکسجینیاندا ئەبەزێت، ئەمانە پێویستیان بە داغڵکردنی نەخۆشخانە و هەندێک جار ئۆکسجین و باشە. دکتۆر خۆپارێزی چی بکرێت؟ بە نمونە کەسێک لە ماڵەکە توش بووە ئەوانی تر چی بکەن خۆ ناکرێت بۆی چۆڵکەن؟ جوانە خۆی ئەم ڤایرۆسە ئەم وەرزەی ئێستامەتیان وەرزی ئینفلۆنزایە، چونکە لە ناوچەکانی ئێمە کاڵم ئێمە لە وڵاتانی کە وەکو کوردستان ومانە کە ناوچەی نە زۆر ساردی نە زۆر گەرمین، بە زۆری ئەم ڤایرۆسە لە مانگی 12 تا مانگی 2 زۆرەی بینین، 12 و 1 و 2 و لە وڵاتەکانی تر لە ناوچە خولگەیەکان بە درێژایی ساڵ هەیە، ینی بەردەوام خەڵک دامە وەرزەکان نایگرێ، بەزێمە بە زۆری لەم 3 مانگەیە زۆر ئەیبینین و وەکو ئاماژەمان پێکرد لە ڕێی کۆکە و پژمە و ئەو تەنۆشکەوردانی ڤایرۆسەکەی هەیە لە کەسێکە بۆ کەسێک ئەگوێزرێتەوە، کەواتە وەکو وتراوە خۆپارێزی باشترین چارەسەرە. هەوڵ بین توش نەبین. چۆن توش نەبین؟ یەکەم ئەو شوێنانی زۆر قەرەباڵغە، خۆی زۆر تیا بڵاو بێت، ینی بۆ نمونێست لە قوتابخانەکانە، چونکە لە پۆلێکە 25 جاریوە 40 خوێنکار لە یەک ژوورە و دنیاش ساردە دەرگا داخرێ، لەبرە بوونی 1 مناڵ یا 2 مناڵ بەسە بۆ ئەوەی دوای چەند ڕۆژە سەرەکەی لە پۆلەکە هەموو یەکۆچێ. لە شوێنە قەرەباڵغەکانە وەکو باخچەی مناڵان، نەخۆشخانە، عفو نەخۆشخانەش ئێستا باسەکەین چۆن قوتابخانە، بەندیخانەکان، ئەمانەش گروپن، خەڵکی زۆر تایە، ئەمانە زۆر ئەبن.
پزیشک و کارمەندی تەندروستی لەو کەسانن کە زۆر معڕەزن توش ببن چکە هەمیشە لەگەڵ نەخۆشە کۆنتاکتیان هەیە بۆیە ئەوەی کە ئەگەر بیرمان بێتەوە لە کۆرۆنایە زۆر فریامان کە و من هەمیشە پێمە ئەم ماسکە زۆر گرنگە بە شێوەیە کە لوت و دەم داپۆشێ بە تایبەتی ئەو کەسانی کە توش بوون پێویستە ماسک بکەن بۆی کەسانی چواردەور توش نەکەن و زۆر نزیکبوونەوە لەو کەسانە بێگومان چانسی توش بوون زیاترەکە تەنانەت ئەم ڤایرۆسە لەسەر ڕووی شتەکانیش ینی بۆ نمونە ئەگەر کەسێ پژمی لێرە بەسەر ئەم خواردن و مێزەیە ئیسپات بووە کە ئەو شوێنانی ئەو شتانی وەکو پلاستیک یا ستیلن ئەم ڤایرۆسە ماوەی 2 ڕۆژ بە زیینویی ئەمێنێتەوە شەرنی ئێستا من پژمیوم بەڵام دوای کاتژمێرێک کەسیچکێت دەزەبات دەستی بەر ئەم مێزە ئەکەوێت و دەستی بەر دەست و چاوی ئەکێت تووشە بێت و مانەوەی ڤایرۆسەکە لەسەر جل نزیکەی 8 بۆ 12 سەعاتە یعنی کە پژمێ بە جلەکانی خۆش یا پژمێ بە کەسێکە ماوەی 8 بۆ 12 سەعاتم ڤایرۆسە ئەمێنێتەوە لەسەر ڕووی ستیل و پلاستیک نزیکەی 2 ڕۆژ ڕۆژە بۆ 2 ڕۆژ ئەمێنێتەوە بە زیینوی بۆیە قابلی ئەوەیە چواردەورمان توشکە کەواتە و کەسانی کە توش بوون ئەبێ یەکەم خۆیان ئیسراحەتکەن و تێکەڵ نەبن بە خەڵک و ئەو کەسانش کە تەندروستن بۆی توش نەبن کاتێک کە ئەگەر نزیک بن و وەکو بەڕێزەوتە لە ماڵەوە یەکێکمان هەبێ ئەبێ ماسک بکەین و لە هەموو شتێ ئاسانترە و زۆر نزیک نەبین لەو کەسانە هەندێک خۆی کوردەواری خۆمان هەیە زۆر جار بەهۆی عیلاقە کۆمەڵایەتیەکەوە خۆشەویستی تەوقەکردن باوەشکردن بێگومان لەم حاڵەتانەیە باش نییە و چانسی توش بوون زیاترەکە باشە دکتۆر باسی ئەوە بکەین ئەوانەی کە تووشەبن ئەکرێ مۆڵەتی پشویان پێبیرێت بەڵێ ئەم خاڵە زۆر گرنگە یعنی بینراوە لە عالەما کە لەم وەرزەیە خەڵک توژە بێت کاریگەری زۆرە بێ لەسەر دەوام و بۆ خۆمانەڵین مۆڵەتی پزیشکی و بەرهەم چکە تۆ بێنە کرێکارێک 3 ڕۆژ 4 ڕۆژ ئیژ نەکات لە کارگەیەکە کەواتە تەسیری لەسەر بەرهەمی ئەم کرێکارە کرد خوێنکارێ 2-3 ڕۆژ لە خوێندندا ببڕێت کاریگەری ئەبێ هەر کەسێک بێت چونکە ساڵانە بینراوە 1 ملیار کەس تووشێم ڤایرۆسا بێ 1 ملیار ینی 1000 ملیۆن کەس سمە لەسەر گۆی زەوی 8 ملیارین ینی بۆ لە هەر 7 کەس یەکێک ئیلا تووشی ئەم ڤایرۆسە ئەبێ تووشی ئەم ئەنفلۆنزا ئەبێ لەم فەسڵەیە بەڵام لەم ملیار کەسە 3-4 ملیۆنیان قورزەیگرن باقیەکەی تری زۆر بە ئاسانی ئەیگرن بەڵێ لە ڕووی یاسایی شەوانێ ئەو کەسەی کە ئەوەی هەبێت وا باشترە مۆڵەت وەرگرێ ینی کەسێک 3 ڕۆژ 2 ڕۆژ 3 ڕۆژ مۆڵەت وەرگرێ باشترە یا ببێتەوەی توشببوونی 30-40 کەسیکە و ئەنجا 30-40 کەسیکە لە کاریگەری هەبێ لە دەوامیان بۆیە ئەوە زۆر بەڵێ خاڵێکی گرنگە بوو مەبەستم زیاتر ئەوە بوو ینی مافی ئەوان هەیەوانی تووشێ و حاڵەتا بن کە بێگومان مافیان هەیە پزیشکی پسپۆر بۆی هەیە مۆڵەتی باتێ و بێگومانە بێ ئەو تەشخیصە بنووسێ بۆی ئەو شوێنی کە ئەو کەسە کاریلەکە بزانێت چیەتی هەروەکو لە کاتی کۆڤیدەکە یا کۆرۆناکەشە بینیمانە و کاتەن 7-2 مۆڵەتدەیا بە نەخۆشەکان زۆر باشە دکتۆر هەیە ئەڵێ گەر خۆم پشۆم بەرمایە بەڵێ خۆشتن ئەم چۆن پرسیارە جوانە خەڵک حەزەکە بزانێ لە کۆنا من کە ئەوانەی کە تۆزێت تەمەنیان لە خۆشمان گەورەترە کاڵن کاتێ تووشی ئەنفلۆنزا ئەبووین چیمانە کرد ئەو ڕۆژە ئەڵێ سەر و ملیانە پێچین و یا قەنداغ یا شتێکی گەرمیان ئەیانێ و بەیانی هەڵەسان باش بوون ئەمە وەکو پێڵەن ئێڤیدنس بیس ینی ئەوەی کە بە واقعی بینراوە و تەجروبە کراوە لە هەزاران کەسە وەرگرتنی حەمامێکی ئێمە ئەڵین مامناوە نابێ زۆر گەرمێش ئەو کەسە خۆی تای هەیە وانە تای هەیە بەڵام لە ڕووی پزیشکیەوە بەڵێ سەرمێنراوە ئەو تایە لەشی مرۆڤ بەرگری لەش چالاگەکات بۆ زووتر لە ناوبردننی ڤایرۆسەکان بەڵێ تا ڕادێک حەمامێک یا خۆمانڵین دووشێکی گەرم و ئیسراحەت و بەدوایە خواردنەوەی شلەمەنی گەرم یەکێکە لە هۆکارەکانی باشترکردنی بەرگری لەش و زوو چاکبوونەوە کەسێک تووشی ئەنفلۆنزا بێ لە ماڵەوە دوایینە سەر خواردنەکان وەکو چارەسەر چی وەرگێت بۆ ناڕەحەتیەکانی بەڵێ زۆربەی زۆری پێویستی بە چارەسەر نییە تەنها ئەگەر پێویستی پێبێ هەندێک چارەسەری سادەیە وەکو خۆمان لە زۆربەی ماڵە حەبی پاراستۆڵ یا حەبی برۆفی نەخوات تەنها بۆ لابردنی تاو سەرێشە و ئازاری جونگە و جانی بەس لێرە حەزەکەم ئاماژە بە خاڵ بکەم کە ئەڵین بەداخەوە زۆربەی جار بە هەڵا زۆر خەڵکێ لە خۆی یەکسەر چێ بۆ لای دەرمانخانە سەیرەکەی یەکسەر داوای ئەنتیبایۆتیکەکە ئەڵێ وەڵا مەسەڵەن لە 2 ڕۆژە ئەکۆکم پارچێ ئەمۆکسیلم نایەتێ
یا خەڵک فێر بوو لە وەختی کۆرۆناکەوە ئەڵێ حەبەسێ دەنگکێکە زۆر جار ناوەکەشی نازانێ بڵێ ئەزیترۆمایسین یەکسەر لە حەبەسێ دەنگکێکەم نایی تێپاکەتێ وەری ئەگرێت بۆ ئەوەی چاک بێتەوە ئەم هەوە ئەم پەتای وەرزیە ئەم ئینفلۆنزایە ڤایرۆسیە لەبەرەوە هیچ پێویست بە ئەنتیبایۆتیک ناکە و بگرە زۆر جار خراپتری ئەکا و درەنگتر چاگە بێتەوە لەوەی کە وەری نەگرێت. باش کەواتە پێشەوەی هەستین باسی میوەکان بکەین چیت هەیە بۆ بینەران بەڕێزت ڕۆژانە بەرکەوتنت لەگەڵ ئەم نەخۆشانە و نەخۆشی دیکە بێت چ لێک تێنەگەیشتنێک هەیە لە ڕووی بەکارهێنانی دەرمان لە ئەنفلۆنزا بینەرانی بڵیت. بەڵێ گرنگترین شت ئەوەی کە بۆ خۆبان و بینەران باسی بکەم گرنگترین شت خۆپاراستنە وەکو ئاماژەم پێکرد بەکارهێنانی ماسکە لە کاتی بوونی نەخۆشیەکەیە ئەگەر کەسێ ناساغ بوو بە ئیسراحەت کا لە ماڵەوە شلەمەنی زۆر بخوات و خۆی هیلاک نەکات بۆ تکایە پەنامە بنەبەر دەرمان بە بێ ڕاوێژی پزیشک زەرەری زۆر زیاترە بەداخەواڵین یعنی لە خۆیەوە ئەمۆکسی لەخوا ئەمۆکسیکلاف ئەنواعی ئەنتیبایۆتیک کە بەداخەوە زۆر کاریگەری خراپی ئەبێ بۆیان بەڵام یەک خاڵ زۆر گرنگە بیرمان نەچێت باشترین شت کە تا ئێستا ئیسپات کراوە جگە لە خۆپارێزەکان لقاحە ئەم نەخۆشیە بەڵێ ئەم لقاحە کە هەیە ئەوەی کە پێڵین ڤاکسینی ئەنفلۆنزا هەیە ساڵانە WHO ڤێرژنی تازە ئەخاتە ڕوو بە پێی ئەوەی لەو ناوچانە چ جۆرە ئەنفلۆنزای چکە ئەنفلۆنزای ڤایرۆس 4 جۆری هەیە A B C D دیەکەوە لە ئاژەڵا زۆرە سیەکە زۆر کەم هەیە لە مرۆڤە ئەوەی گرنگترینیانە جۆری ئەیەکەیە کە زۆرترین ژماری خەڵک توژە بێ ئەنفلۆنزای جۆری ئەیە بۆیە لقاح وەرگرتن ئەفو ساڵانە زۆر گرنگە بۆ هەموو کەسێک نا ئێستا کات ماوە ئەوەی بەڵێ ئێستا کاتێکی زۆر بەڵێ زۆر سوودی هەیە بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە ئاماژەم پێکرد کەسێک کە دووجیان بێت کەسێک کە مناڵی خوار 5 ساڵ یان تەمەەن سەر و 65 ساڵ کەسێک نەخۆشی درێژخانی دڵ و سیەکانی هەبێت شێرپەنجەی هەبێت دەرمانی کیمیاوی وەرگێت یان شەکرەیەکی هەیە کە بەهێزە و تا ڕادەیە بەرزە ئەمانە زۆر سوود وەرەگرن بەڵام پارێزگاری ئەم لقاحە بۆ ساڵێکە بۆیە ئەوەی کە WHO ینی ڕێنماییمانەکە ئەو جۆرە کەسانە ساڵانە لقاحی واتە ڤاکسینی ئەنفلۆنزا وەرگرن و خۆشبەختانە لە کوردستان و لە عێراقا بەردەستە و بە خۆڕایی ئەدرێ بە نەخۆش و لە زۆربەی مەرکەز سەحیەکانە بنکە تەندروستیەکانە بەردەستە. کەواتە دکتۆر فەرموو باسێکی ئەم میوانە بکەین لە ماڵەوە کەسێک کە تووشی ئەنفلۆنزا بێ ئەمانەی لە بەردەم بەڕێستا و ئەمشکە لە بەردەم منایە کامیان بخوات سوودی هەیە؟ بەڵێ وەڵا هەمووی سوودی هەیە ئەوەی کە گرنگە لە وەختی زۆربەی پەتا وەرزیەکان و ڤایرۆسەکانە کە وەختی خۆشی لە کۆرۆنا باسمان کرد شلەمەنی زۆر باشە یعنی یەکێ لە هۆکارەکانی و کەسانە کە شت ناخۆن و تایان هەیە وشکبوونەوە زۆر خراپە لە هەموو نەخۆشیەکە بۆیە لە بەتایبەتی ئەم پەتایانەیە شلەمەنی وەکو با بڵین ئاو چا قاوە شیری گەرم شۆربە هەمووی باشە مەرج نییە هەر گەرم بێت حتا شلەمەنی ساردیش بێ ئاساییە ئەو کەسا توانێت شیرەکە بە ساردی بخوا بۆ نمونە یان ئاوە خواد یان شتی ترکە گەرم ناکرێت میوە زۆر باشە چکە ئێمە دایمەن سێ مادە هەیە بۆ بەرگری زۆر گرنگن یەکێکیان ڤیتامین سیە کە لە زۆربەی میوە و مزرەمەنیەکانە وەکو لێرە ئاماژەی پێکراوە پرتەقاڵە و لالەنگیە و لیمۆ هەیە و سندیە و ئەمانە بیبەری سەوزێ شکلەوانی ڤیتامین سی زۆر تایە و هەرزانە و بەردەستە هەنار لای خۆمان ئێستا وەرزی هەنارە بڕێکی باش ڤیتامین سی تایە ڤیتامین دیش تاوان هەندێک لە بینەران ئێستا زۆر دڵیان بەمە ناکرێتەوانێ حەزی لە هێلکە و گۆشت و کەباب و شتی باشیشە بەڵام بێگومان ماسی ڤیتامین دی لە سەرچاو ئاویەکانە هەیە لە هەندێک لە چەرەسەکانە هەیە بۆیە هێلکەی شەکە لە خواردنە باشەکان ماسیە شەکە لە خواردنە باشەکان بڕێکی باش زینکی تایە زینکی ژێکێکە لەو مادانەی کە بۆ بەرگری جەستە زۆر گرنگە کەواتە ئەو خواردنانی ڤیتامین سی ڤیتامین دی و زینکیان تایە بە شێوەیەکی سەرەکی وەکو چەرەسەکان وەکو هێلکە وەکو گۆشت وەکو میوەکان بە تایبەتی مزرەمەنیەکان بڕێکی باش ڤایتامین سیان تایە جێزەر کە ڤایتامین ئەیشی تایە
ئەمانە زۆر باشن. سەوزەکان بیرمان نەچێت سەوزەکان لە خواردنە تەندروستەکانن بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە ناوێ خواردن زۆر بخوا و قەڵەو بێت بڕێکی باش ئاو خوێ و ڤایتەمین و کانزا و ڤایتەمین سی تایە بەڵام بڕێکی زۆر کەم لە کاربۆهیدرێتی تایە کە بێتەوەی قەڵەوی. زۆر باشە دکتۆر سپاسی بەڕێز دەکەین بینەرانی خۆشەویست، ئومێدمان ساخی و سەلامەتیە بۆ هەموو لایەکتان.